دەم باش تەماشەوانەیە ژاسەکار نهێنیمە لە کوردستان 24 دابێش پێشکەش دەکەم. تەماشەوانەیەژا لە گۆرزانیاریان کوردستان 24 لە باشوورێ کوردستانê بتنێ. 54 ئالیên siyasî li hemû pêk hatên neteweyî û mezhebî ûlî hene ku bêguman piraniyawan ji Kurdan in. Di heman dem de heftê ji van molata nafermî hêşta wernegetin ya fermî û çilo heftê dijî molata fermîya van heye. Em ê hewl deyin di çarçûvê bernamê xwe da di gel hin kesên akademî û hin şahreza û kadirên aliyên siyasî taybetî ew layinên siyasiyên Kurdistanî ku rahindekî mêjûyî an ku çendîn salên xebatên wan yên çiya û yên bajar hebûne û heta tecrübên wan hebûne di xebata çiyayê û di xebata bajaran da. Em de hewl deyin di çarçûvê bernamê xwe strekçer di heman dem de awayê xebata van hizban heykelê wan yê tanzîmî şêwazê minafisa wan gelê ka gel û heya çandê ev ehzabên siyasî li başûrê Kurdistanê di borborên an ku di qoçana siyasî da bawayekê tendurustî sîraet gelê dikin yan jî berûva jî ve di hewl deyin çarçûvê vî bernameyê de rûyê rastaqîne yê hizbên Kurdistanî û şêwazê karê van hizban û eda wan bi we bêxîne berçav ku di vî çarçûvê jî da em ê mêvandariya berêzan Çınar Saet endama civata serkêdatiya partî ku di heman dem de weke pispor de biyavê komandasî jî di bernamê me de berhev bûye dana Seîd Sofî ku endamê xwelaberê ya Parlemanê Kurdistanê li ser fraksiyona Hêketiya Niştimaniya Kurdistanê Diktor Sabah Subhî wekû pispor di partên siyasî da her wiha Diktor Abdullah Wertî endamê Mekteba Siyasiya Bizûneweya İslamiya Kurdistanê İbrahim Sofî endamê Mekteba Siyasiya Hizba Şûîya Kurdistanê digel min. Gelek spas bû mêvanên me. Em ê Diktor Sabah li te dest pê bikevin wekû pisporê partên siyasî. Gelek pênase van partiyên siyasiyên parti siyasekanî başûrê Kurdistan heliyan girtuwe. Herek li peyrov programê xwe da pabendî felsefeyeke pabendî aydayeke. Ekirêt wekû kesekî akademî bû bîneran rûyê rastaqîneyî ehzaba Kurdistaniyekan bi Kurdî bas bê? سپاس سەرەتا ئەگەر شیکردنەوەیەک بکەین بۆ پارتە سیاسیەکان دەبینین کە پارتە سیاسیەکان چەندین پێناسەی هەیە لە ڕووی قانونی و لە ڕووی سیاسی و لە ڕووی کۆمەڵایەتیش ئەگەر تەمەشا بکەین لە ڕووی سیاسیەوە پارتە سیاسیەکان کۆمەڵە کەسانێکن یەک بیر و باوەڕیان هەیە یەک بۆچوونیان هەیە هاوبەشن لە بیر و ڕا و هەوڵ دەدەن بە ڕێگای ڕێخستنێکی تایبەت لە ناو ڕێکخراوێکی دیاریکراو هەوڵ دەدەم بگەنە دەسەڵات ئەمە دەسەڵاتەکە پێناسەی سیاسیەکە دەبەخشێتە حزبە سیاسیەکان بەڵام لە ڕووی قانونیەوە ئەگەر لێکی بدەینەوە دەبینین حزبە سیاسیەکان کۆمەڵە کەسانێکن کە لە ژێر یاسایەکی تایبەتی وڵاتدا توانیویانە موڵەتێک وەرگرن و کاری سیاسی ئەنجام بدەن و پەیوەندیەکی شەرعی یاخود ڕەوایی دروست دەکەن لەگەڵ ئەحزابەکانی دیکە و دەگەنە حکوومەت بە شێوەیەکی یاسایی و بەپێی سیستەمی هەڵبژاردن کە لە ناو وڵاتەکەدا هەیە ئەوە لە ڕووی یاسایی لە ڕووی کۆمەڵایەتیش حەزب هەوڵ دەدا کۆکردنەوەیەکی بۆ کەسانێک دروست بکە کە یەک مەساڵحیان هەیە هاوبەشن لە مەساڵح لە بیر و بۆچوون بە هەدەفی گەشتن بە باشترین خزمەتگوزاری و ژیانێکی کۆمەڵایەتی بەختیار و گەشتنین بە ئایدۆلۆجیەکی دیار کە ژیانەکە بەرەو باشتر دەبات. بەڵێکەواتە دکتۆر ئەوەی توالێکە زۆر بە کورتی لە کوردستانە لە چارچوەی کاری پارتە سیاسەکانی کوردستانە ئەو هەموو فلتەرەی تو باست کرد ئەبینرێمە؟ بەڵێ لەبەرەوەی ئەحزابە سیاسەکان هەمویان ئەو پێناسەیان هەیە بەڵام لە ڕووی پراکتیکەوەش بە هەمان شێوە هەمویان یەک پێناسەی ئەکادمیان هەیە لە ڕووی تیۆریەوە بەڵام بە خۆیان لە ناو پەیرۆ پرۆگرامیان پێناسە بۆ خۆیان دەکەن بە شێوازی دیکە کە ئەوانە زیاتر بیر و باوڕەکەی دەخەنە ناو پێناسەکە جۆری ڕێخستنەکەی تێدەخەن و ئایا چۆن نیەتی گەشتن بە دەسەڵاتەکە یعنی زیاتر تایبەتمەندیەک دەدەنە حزبەکە خۆی حتا لە ناو یاساکانیش یاسای ئەحزابەکان دێنە سەر ئەمەش بەڵێ چنارخە لە تو دەست پێکەین ئێمە ئەگەر بێن باسی پارتی دیموکراتی کوردستان بکەین وەکو نمونەیەکی تازە لە سەدەی ڕابردوو کە لەم ڕۆژانە یادی هەفتە ساڵەی بوو
لە باشووری کوردستان کە هاتەکایەوە پارتی ئەو جارە لە سەرانسەری باشووری کوردستان حزبیەکەم بوو هەموو ئەو کەسانە ئەو بیر و بچون تیارە جیاوازانە کە ئەیانویست لە کوردستان سیاست بکەن لە چارچەوەی پارتی کۆبوونەتەوە بەڵام ئەم حزبانە بە تایبەتی ئەم هەندێک ئاراستان ئاڕاستی فکرین دەکەس لە شەستەکان کە لە پارتی جیابوونەوە ئەحزابی تریان دامەزراند لە ئێستاشدا بگرایکە بچینە بە کورتی پرسیارەکەم بەو شێوە دەست پێ بکەم ئەگەر بچین سەیری پەرلەمان بکەین کە پەرلەمانی کوردستان لە هەموو وڵاتێکە پەرلەمان سقلی حزب نفوسی حزب لە ناو کۆمەلگا دەستنیشانەکە ئێستا پارتی لە کوردستانە لە سەدا 28 بۆ 29 دەنگی هەیە جاران پارتی لە سەرانسەری کوردستان زۆرترین دەنگی هەبوو بوو پارتی بەم ئاڕاستە گەیشت بەڵێ بێگومان پارتی دیموکراتی کوردستان یەکێک لەو پارتە سیاسیانەیە کە نەک لە کوردستان بەڵکو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەتوانم بڵێم یەکێک لەو پارتانەیە کە دوای تێپەڕبوونی 70 ساڵ بەسەر تەمەنی تا ئەو ساتەشی لەگەڵدا بێ پارتێکی بەهێزە پێگە و نفوسێکی باڵادەستی هەیە و لە دەسەڵاتدا توانویەتی ماوەتەوە هەرچەندە ئەگەر بێمە سەر وەڵامی پرسیارەکەی تو ڕاستە لە ڕووی ژمارەی کورسیەکانی لە کەمیدایە بە بەراورد بە خولەی یەکەمی پەرلەمان کە ئەو کاتە لەگەڵ یەکێتی نیشتیمانی منافسی یەکەم بوون بەوەی کە پارتی توانی تەنانەت بە پۆیند ژمارەیەکیش لە پێش یەکێتی نیشتیمانی بەو کاتە لە ژمارەی کورسیەکانی دوایی ڕێککەوتن بە 50 دەسەڵات و کورسیەکان دابش کران بەڵام ئێستا کە دەبینین ڕێژەی کورسیەکان کەم بوویتەوە ئەمە بەومانایە نییە کە پارتی دیموکراتی کوردستان لە ئەمڕۆدا بە بەراورد لەگەڵ پێشووتر حزبێکی لاوازە ئەمڕۆ کەش دەبینین پارتی دیموکراتی کوردستان حزبێکە دەسەڵاتی ئیدارەی وڵات پشکێکی ڕئیسی بەردەکەوێت لە ئیدارەکردن لە ئیدارەی جونگەکانی سیاسی دیپلۆماسی و ئابووری و تا دوایی وە سەبارەت بە کەمکردنی ڕێژەی کورسی من پێم وایە ئەمە بەدیوەچی سلبی سەیری نەکەین ڕەنگە دەکرێت بەدیوەچی ئیجابی تەماشاکرێت ئەگەر ئیجازەم بدەین ئەگەر ئیجازەم بدەین کە هەیە پارتی بەڵێ ئەو هەموو ئاراستەکانی تریش کە جیا بۆ شخصیەتەکانی تر بەشێکی لە تەمەنیان سیاسی لە ناو پارتیا بوو مەبەستم ئەوەیە بۆ پارتی تا ئێستاش نەیتوانی حزبی زۆری نەبێت لە بەچوونی من ئەم مەسلەیەکی زۆر ئاساییە پارتی دیموکراتی کوردستان باوەڕی بە پرۆسی دیموکراسیە زۆر لە حزبە شۆڕژگێڕەکانی نموزەجی پارتی دیموکراتی کوردستان لە وڵاتان کاتێک دێنە سە حکومڕانی بەهۆی شەرعیەتدانی شۆڕژگێڕی خۆیان زۆر جاروایە مەساحەی دیموکراسیەت و منافەسە و ململانەی سیاسیان تەسک کردوتەوە بۆیە میشاوڵ دەدەن بە زەختیشبی خۆیان لە حکوومەت بمێنەوە بەو زۆرینەیە بە زۆریشبی بیپارێزن بەڵام پارتی توانیویەتی مەساحەیەکی باشی تەندروستی ململانەی لە نێوان خۆی و هێزەکانی تر بڕەخسێنێ بۆیە تەوان ئەمە لەسەر حیسابی کەمکردنەوەی کورسەکانی خۆی بووە بەڵام لە بەرامبەرەوەدا توانیویەتی بەشدار بێ لە بەڕێوەبردنی یا بەرەو پێشبردنی پرۆسی دیموکراسی لە وڵاتە ئەمە ئاماژەیە بەوەی کە پارتی احتیکار ناکە بەڵکو مەساحە دەدا ململانەی هەبێ لایەنە سیاسەکانی تر بێنە ساحە بۆی بێکەوە هەموو لە پەرلەمان ڕقەمیان پەرلەمان لە لیستی یەکێتی خۆلی پێشە بێگومان و کادرێکی ئەو حزبە شارازەی لە مەرحەلی ژیانی سیاسی ئەو حزبە یەکەتیش حزبێک لە ساڵی 1975ەوە کە دروست بوو لە کۆمەڵێک تەیاری جیاواز دروست بوو بزوونەوەی شوشارز بوو لە مانگادا خەتی گشتی بوو کۆمەلای ڕەنجدەران بوو ئەو تەیارە جیاوازە نەهەبوو دوای چەند مەرحەلەیەکی کۆمەلای ڕەنجدەران لە کنگرەی دومی یەکەتی لە دوای نەوەتەکانە دوای ڕاپەرین بوون بە یەکێتی نیشتیمانی کوردستان دروست بوو دواتر کەسی دووەم لە یەکەتی جیا بووە ئەو کەسی دووەم حزبێک تەسیسکێکە بە زوونەوەی گۆڕانە توانی زیاتر لە یەکەتی دەنگ بێنێ لە ئێستاشدا باسی فڕەمینبەری و فڕەباڵێنی لە ناو یەکەتیای کرێ زۆرجا حتا لەلایەن سەرکردەکانی یەکەتی خۆشەوە ئەو فڕەباڵێنی ئەو فڕەقەراریەی لە ناو یەکەتی بە شتێکی ناتەندروست ئەزانن بوو یەکەتی بە مەرحەلە گەیشت کار زۆرە بۆی کە گەڕێنەوە بۆ مێژووی یەکێتی بۆچی بۆ کۆناغە گەشتووە بۆ خۆت تیشک بوولەوەنە کە مەسەن هەندێک فاکتەرت باس کرد لەوەی کە یەکێتی لە سەرەتا دروست بوونیەوە بە شێوەیەکی فرەمینبەری یاخود لە شێوەی بەرەیی دروست بووە واتە ئایدۆلۆژیا و فەلسەفەی جیاواز لە ناو حیزبەدا سەرەتا هەبووە بۆ نمونە بگرە لە باڵی مارکسی لینینی کە با بڵێن بە نوێنەرایەتی کۆمەڵی ڕەنجدەران بووە و دواتر هێڵی گشتیەوانە زیاتر لیبرال و با بڵێن تا حدێک سوسیال دیموکراتیش با بڵێن هەبووە لەناوە هەرچەندە بە ئێتیزاهی چەپدا ڕۆشتووە با بڵێن بەرەیەکی چەپ بووە زیاتر
بەڵام ڕەنگی جیاوازی با بڵێن چەپەکان بووە لە تونندڕەوە تاکو میانەڕەوە بەڵام بوو نتوانانی ئیدەمە بەم فرەبووچونەوە بەم ئاراستە بدەوە زانیەوە تەجروبەیەک بزانین دەتوانم بڵێم سەردەمی چەکداری و سەردەمی شاخ ئەوە تا حدێک ئەو کاتە توانراوە با بڵێن لە ژێر چەتری با بڵێن یەکێتی نیشتیمانی ئەو دەنگانە یاخود ئەو ئایدۆلۆژیانە جێگایان ببێتەوە بە ناوی چە بەڵام دوای ئەوە زیاتر ئەو قۆناغی کە باسی دەکەی با بڵێن لە شار بووە لە قۆناغی شار بووە مەسلەی زیابوونەوەی گۆڕان و یاخود هەندێ باڵی تر و دروستبوونی باڵەکان دەی لەسەر ئەو قۆناغاش بەڵێ جا بۆیە ینی ئاساییە تۆ لە هەمان نمونەی پارتی دیموکراتی کوردستان کە لە سنارخان پرسیار کرد بە هەمان قۆناغدا ئێمە تەبەن ئێوە کادری ئەو کادری پێشکەوتوان و سەرکردەی بەشێک لە سەرکردە و حزبەکانە کە ڕەهندێکی مێژویان هەیە تەجروبەی خەباتی شار و شاختان هەیە ئەمەوێ بەراوردێک لە بینە ئەمە بکەم. دکتۆر عەبدوڵڵا ئەگەر بینە بزوونەوەی ئیسلامی کوردستان وەکو یەکەم لایەنی سیاسی لە باشووری کوردستان 1970 هاتەکایەوە 11 کنگرەی بەست لە ئەنجامی ئەم حەزبە کۆمەڵێک ئەحزابی تر بوو نمونە کۆمەڵی ئیسلامی هاتە ساحی مەیدانەوە لە ئەنجامی ئەنسار الئیسلام هاتە کۆمەڵێکی شخصیات و کۆمەڵی تیاریدی هاتوتە ئاراوە لە ئێستادا بزوونەوەی ئیسلامی کوردستان لەوانەیە لەو ئەحزابانەی کە لە چارچێوەی بزوونەوەی کوردستان ئیسلامی کوردستان هاتنە دەرەوە لاواستر بوو نمونەیە کورسیتان لە پەرلەمان هەیە کۆمەڵی ئیسلامی کوردستان 5 ئەوەندە کورسی لە ئێوە لە پەرلەمانی کوردستان هەیە ئەمە بوو بەڵێ سەرەتا بە ناوی خوای گەورە و میهرەبان دیارە بەڕاستی مۆدێلی کاری حیزبی و کاری سیاسی لە هەرێمی کوردستاندا مۆدێلێکە دەتوانم بڵێم لەو پەڕی چەپەوە بۆ ئەو پەڕی ئیسلامی لە یەکتر نزیکە لەبەرەوەی ئەو ژینگە و ئەو بارودۆخەی کە تێیدا پەروەردە بووە حیزبی سیاسی لە ڕاستیدا زۆر جار هەیە هەڵەی ئەو قۆناغی کە حیزبێک پێیدا تێپەڕەبی ئیسلامی غیرە ئیسلامی بێ ئیسلامیش بە هەمان قۆناغدا تێدەپەڕی بزوتنەوەی ئیسلامی و حیزبێکی ئیسلامی سیاسی خەباتکار سەرەتاوە لە چەکەوە دەستی پێکردووە لە دەرەنجامی زوڵ مستەمێک کە لەسەر نەتەوەی کورد هەبووە لەلایەن ڕژێمە یەک لە دواییەکەکانی عێراق بە باگراوەند و فیکر و دید و تێڕوانینێکی ئیسلامی ویستویەتی خەبات بکە هەم بە مۆرکێکی ئیسلامی خەباتی نەتەوەی و خەباتی نیشتیمانی بکە لە کوردستان عادەتی ژوایە حیزبی چەکدار لە ڕاستیدا لە دەرەنجامی بە شێوازێکی منەظەمی تۆکمەوە لەدایک نەبووە بەڵکو کۆمەڵێک تەیارات کۆمەڵێک تەجەموعات کۆمەڵێک شخصیات بە کۆمەڵێک دید و تێڕوانینی جیاوازەوە دێن بەشداری دەکەن لەم خەباتەدا بۆی هەیە لە دەرەنجامیشدا لە کۆتاییەکەی ئەمانە پێکدادان دروست ببێت کەواتە حەزبێ بتوانێت لە قۆناغێکی سەختی خەباتی چەکداری بکە بتوانێت ملەتەکەی لە ژێر دەست بێ ئەو هەموو ڕەوشە ناهەموارە لە سەرگەلەکەیە بێ چۆن ناتوانێت لە قۆناغێکی شار بەشەیەکی مەدەنیا بتوانانی سەرکەوتوتر بێ بوو لە ڕاستیدا کۆتوالی بوو بزوونەوە لە ڕاستیدا لەدبوونی حیزبە سیاسیەکان کۆمەڵی بابەتی ذاتی و مۆزوعی هەیە یا بە عیبارەتێکی ترەتوانم بڵین کۆمەڵی بابەتی ناوخۆیی و دەرەچی هەیە خۆتەزانی لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە کوردستان ئێمە پێکاتەی جوغرافی نەتەوەیی لە هەرێمی پێکاتەی جوغرافی کورد لەو ناوچەیەدا لە ڕاستیدا هەمیشە کۆمەڵێک بابەتی ناوخۆیی و کۆمەڵی بابەتی دەرەچی کاریگەری کردوتە سەر ڕەوتی کاری سیاسی هەر حیزبێک بەڵام لە قۆناغێکێکە زۆر بە کورتی ینی لە قۆناغێکە کە نەتەوەکەت ژێر دەستە ڕەوشێکی ناهەموارە حەزب دروستە بێ بۆی ئەم نەتەوە بخاتە ئاراستەیەکی باشتر ڕەوشەکەی باش بکە بوونیە تەحتی فەرهەنگی معریفی ئەم نەتەوەی گەشە پێ بدەنی لەم قۆناغەیە بۆ حەزب ناتوانێت وەکو پێویست گەشە بکە بۆ حەزب ئەو بیانوانە ئەگرێتە بەرکەوت ێستا بازێک دەتوانم بڵێم لە ڕاستیدا ئەمە نەک بیان و بێت بەڵام هۆکارە لە حەقیقەتدا کۆمەڵی هۆکار هەیە لە ئێمە تۆ ئەگەر بتەوێ پێمان خۆش بی یا پێمان ناوخۆش بێ ئەگەر بە شێوازێکی بێلایەنانە باز لە کاری حیزبی بکەین لە کوردستان من پێم وایە سەرتاپای کاری حیزبی لە هەرێمی کوردستان بە هەموو حیزبە سیاسیەکانەوە بە تایبەتی شێوازی کارکردنیان و هەیکەل و پەیکەری حیزبی و چۆنیەتی مامەڵەکردن و چۆنیەتی داڕشتنی فکرە و ستراتیجی خۆیان لە ناو کۆمەلگادا بە شێوازێکی ناتەندروست لەدایک دەبێت لە ڕاستیدا بەڵێ کاکی عەبدوڵڵا گەڕینەوە کاکی ئیبراهیم
حزبی شوعی عێراق لە ساڵی 1934ەوە هاتوتەڕەوە لە بێگومان یەکێک بۆ لەو حزبانە کە ئیدامەکە لە باشووری کوردستان خەڵکێکی زۆر لەگەل بوو لە دوای نەمانی بلوکی سۆڤێت لە نەوەتەکان ئەو کاتە ئینتیفازە دروست بوو لە کوردستان. حزبی شوعی کوردستان کە لەقێک بوو لە حزبی شوعی ئەو کاتە حزبی شوعی عێراق ئەو لە 1993ەوە خۆی ڕاگەاند وەکو حزبی شوعی کوردستان لە کاتێکە کە بلوکی سۆڤێت نەما بوو ئەو کاریگەریە جاران نەما بوو و حزبی شوعی ئەو هەموو مێژە درێژە هەیە نەیتوانێت ببێتە حزبێکی فعال لە ساحی باشووری کوردستان بوو. ئەساسدا ئەمە مەفهومە علمیەکەی کە تا ئێستا لە سەری دەڕۆین ئەو کاتەشوە سیستەمی چینایەتی حساب دەکەین لە کۆمەلگا دواکەوتوەکان لە ململانێ دەبن لەگەڵ چینە زاڵم و زۆردارەکانی لە ناو کۆمەلگاکانیان بە مەراحلی پێش دەرەبەجی و دەرەبەجی و بۆ بەرەو سەرمایهداریەت و تێکەڵەکەی ئەو ڕێبازەشی کە گرتبوومان و لە سەری ڕۆشتوین لە کۆمەلگای عێراقی خۆماندا بە پێی مەراحلەکان بە پێی قۆناغەکان سەرکەوتن و زۆر و کەممان هەبووە. کاتێک کە دێنە ئەوەی لە پێکهاتەی بەدەنەی حزب خۆی لە سیستەمی حزبدا وەکو لە دکتۆر لە سەرەتا داوتی ئەساسی علمیەکەی ئەساسی چینایەتەکەی کۆمەڵێکی هاوبەرژەوەندی دەبێ بێن حزبێک دروستکەن لە چینێکی معەن بۆ ئەهدافێکی معەن تا مافەکانیان وەرگن و کۆمەلگاکەیان بەرەو بۆ عدالەتێک دیموکراتیەتێک ئازادیەکی یەکسانی باشتر بەرنە پێش لەوەی کە هەیە ئەو کەواتە لە کوردستان ئەو فۆرمە باسەکەی ئێمە ئەو کاتێک کە حزبەکە پێک دێ لەوێدا ئیقراری ئەوە دەکات کە ئەوە نیشتمانی کوردستانە و نیشتمانی عەرەبستانە ئەوە شاخەی و لقی کوردی دەبێ هەبێ کۆنفرانسی 44 مناقەشاتەکانی بینی 28 تاگەینە 33 و 35 لە ڕیساڵی جەریدەی 35 نووسی استقلال بۆ کوردستان ئەسڵی سراعی طبقیەکەون حەقی طبقیەکە حەقی نەتەوایەتەکەشی تیا گوم ناکەین لە 44 و 45دا تەسبیتی دەکەینە بێت لقی کوردی هەبێ جەریدەی هەبێ بەرنامەی هەبێ ئەوە جزێکە لەو نیشتمانەوە جزێکەوە ئەوە چینی کرێکاران و چەساوی ئەو کوردستانەیە سبێنێ حەقی خۆی وەرەگرێن ئەوەشی ئەو عەرەبستانەیە کە ئیستعمار نایەڵێ بیسمی دەوڵەتی ئەداتێ بەڵام نایەڵێ کیانی مشترک و اقتصادی مشترک و دەوڵەتی مشترکی هەبێ ئەو حاڵەتە ئەڕواد مەرحەلەیەک دێت تێکۆشانەی باتە ئەو حاڵەتە ئەچێتەوە جێگایەکی تر لەو چوارچێوەیە ململانەیەدا کە لە عێراق هەمان بوو لە ڕژێمی پاشایەتی تا دێنە کۆماری تا ڕوخانی کۆمار و دواتر هەمووی قۆناغەکان ئەوە دەگەێنێ بە تەسەلسولێکی ڕێکوپێک ئیشوکاری قۆناغەکەمان بۆ نەچۆتە پێشەوە کۆمەلگاکەمان سراعات و خێنا و مەئاساتی تیا بووە چینە چەساوەکان خزمەتی چینەکانی زاڵمی دەستە حاکمی خۆیانیان کردو لە هەندێک قۆناغ و مەرحەلەدا مستەوای لە یەکێ لە کەلیماتەکانی ئەسلی قانونی پێکاتەی حزاب ئەوەیە کە وعی ئیجتیماعی زانیاری و عەقڵ و هۆشی ناو کۆمەلگا لە توێژەکانە بێتە سەرەوە ئەوانە هەموو جێگەی زۆر سپاس دکتۆر ئێمە لەبەرەوە من نوویستم ئەو پرسیارە لەو بەڕێزانە بکەم بۆ یێرە هەندەمێژویەکە لە بەرچاوگین ئەو قۆناغا و فلتەرانێکم ئەحزابانەتیا تێپارە بین تا ئێستا لە کوردستانە کەواتە لە چارچوەی قسەی ئەو چار بەڕێزە تو گەشتە چ قەناتێ لە کوردستانە چ مودێلێکی حزبی هەیە لە ئێستادا بخۆی تەقیمی ژیانی حزبی لە هەرێمی کوردستان کە تەخمین دەکرێت بە 70 ساڵ ژیانی حزبی بخۆی ئەساسەکەی ژینگەکەیە ئەو دیراستانەی کە دەکرێت لەسەر ژینگە دەکرێت ئەمە نموزەجی حزبێک وەرگین دیراسەتی لەسەر بکەین واقعی ژیانەکەمان بۆ دروست بێ یعنی حزب ئاوێنەی ژینگەیە ئاوێنەی مشتەمە هیچ حزبێکی ئەو تۆ نییە بڵین بتوانین بڵێن ئەو حزبە دەخیلە یاخود غەریبە نامۆیە لە مشتەماکە کەواتە ئێمە ئەو مۆدلانی کە دەیبینین دەتوانین بە سێ مۆدلی ئەساسی پۆلینی بکەین یەکەم شت سەرەتا بە ئایدۆلۆجیا دەستی پێکرد دروستبوونی ئەحزابەکان و ئەو ئایدۆلۆجیاش مارکسیەکان و ئەحزابی کلاسیکی دەوریان هەبوو بۆ دروستبوونی ئەم ئەحزابانە و حتا ئێستا تەمەشاکە نموزەجی ڕێخستنمان هەمووی لینینیە مەفهومی لینینیە هەرەمیە ئەوەی دووەم قەومیە تەسیری زۆر هەبوو لەسەر دروستبوونی ئەحزابە سیاسیەکان و گەشەکردنی سێمیش تەیاراتی ئیسلامی دەوری هەبوو لەسەر دروستبوونی مۆدلێکی دیکە بەڵام هەمویان ئەگەر بەراوردی بکەی لەگەڵ
ئەحزابەکانی دیکەگە تەمەشا بکەی هەمویان یەک جۆرە ڕێخستنیانە ئەوەش واقعی مێژووی وای فەرز کردووە کە لە سەرەتای دروستبوونی تاکو ئێستا کەواتە تۆ ئاڵی تاکو ئێستا وەکو پێشتر وتم لە ساڵی 90ەکانە بێگومان ئەحزاب لە حەفدەمەوە لە سەیدە حەفدەوەمە باسەکرێت تا ئێستا ئەحزاب هەیە ئەحزاب لە دنیا لە سەرەوەتە سیز بۆ ریفۆرمی کومەڵاتی هی سیستەم و هی ئابووری لە کوردستان ئەحزاب بۆ ڕزگاری نیشتیمانی لە دامەزراوە دواتر خەباتی شار بەڵام حەزبە کوردستانیەکان بۆ نەیتوانیا خۆی لەگەڵ قۆناغیان سەردەمە بگونجێنن ئەو شێوە هەیکەلی و ئەو شێوە تەنظیمیە و سیستەمەی ئیتیحاد سۆڤیەتی جاران تێپەرن بۆ نەتوانی بەشێکی پراگماتی تعامل لەگەڵ واقع کرد لەبەرەوەی ئێمە مێژووی حەزب وەکو دێتە سەر ژینگە و دروست دەبێ ئەم پێداویستی ئەم هەیکەلیەتە یەکێکە لە پێداویستیەکانی کاری حزبی ئەگەر بێ سەر مێژووی ئەحزاب بیدایەتی ئەو پارتیزانیە و ئەو مقاومە مستەلەحی کە هەبووە پێویستی بەو شێوازە بووە ئەو شێوازە ڕێخستنە بەخۆشی ڕێخستنی حزب ئەو هەیکەلیەتەی کە دروست دەبێ ئەساسەکەی ئەوەیە گەشتن بە ئامانجێک ئەنجا بە تەسەووری ئەحزابەکان باشترین شێواز بۆ گەشتن بە ئامانجەکە ئەو شێوازێ ئەو هەیکەلیەتەیە گۆڕانکاری لە هەیکەلیەت و لە تەنزیم زۆر زەحمەتە حەت زەحمەتترە لە بیر و باوەڕ ئەو بەپێی ستاندەری عالمی کەواتە لەمەیە کێشە لە حەزبەکاندا کوێکە نەتوانانی خۆ لەگەل سەردەمەکە بگونجێنن قۆناغی شار تێپەرن بۆ قۆناغی شاخ بۆشە پێویستی بنەوەیەکی نوێیە ئەمە ئەگەر ئەنی تا ئێستا دروست نەبووە تاکو ئێستا دروست بووە بەڵام بەوادری دروستبوونی نەمانی بەوسڵەی ئەحزاب دروست بووە یعنی ئایدۆلۆجیەکە دیار بەڵێ چنارخان لە کوردستاندا بگومانەکە بە پارتی دیموکراتی کوردستان دەست پێ بکەین 11 کنگری تا ئێستا بەستووە پەیرە و پروگرام هەیە لە کوردستاندا زۆر جاران پسپۆرەکانی ڕەوشەکە باس لەوایکەن کە لە کوردستان ئیشکالیات لە ناو دانیە ئیشکالیات لە پەیرە و پروگرامدانە ئیشکالیات لە چونیەتی جێبەجێکردنی ئەم بەرنامە تیۆریەیە کە باسەکرێت ئەو سەرنجە حتا بوویەوەش بێگومان من لەگەڵ بەشێکی زۆر لە قسەکانی کاک دکتۆرم لەسەرەوەی کە بە تایبەتی لەو ڕوانگەوە کە ویلادەی ئەحزابیا لە دایکبوونی پارتی سیاسی لە وڵاتی ئێمە لە کوردستان بە بەراورد لەگەڵ لە دایکبوونی پارتی سیاسی لە جیهانی دەرەوە زۆر جیاوازە ئەو ویلادەی ئێرە ویلادەیەکی ناتەبیعی بووە لەوێ ئەحزاب بە ویلادەیەکی سروشتی لەگەڵ نمووی ژیانی کۆمەڵایەتی و هۆشیاری و فەرهەنگی تاک حزب دروست بووە بەڵام لێرە حزب بەر لەوەی کە مجتەمع پێش بکەوێ فەرهەنگیان ئەو وڵاتە زۆر لە پێشەوە بێ خەڵکەکە هوشیار بێ پارتی سیاسی وەکو نموزەجێکی مقلدە لاساییکردنەوە وەرگیراوە لە جیهانی دەرەوە هاتووە لێرکوانم مارەسە کراوە بۆیە تاکەکانی کە چوونەتە ناو چوارچێوەی کاری حزبی مەرج نەبووە وەکو کەسانێک زۆربیان طبعاً قادەی نخبەویمان هەبووە خەڵکی ڕۆشنفکرمان هەبووە دەوریان هەبووە لە دروستکردنی ئەحزاب و ئیدارەدانی بەڵام زۆربەی ئەو تاکانێک کە چوینە ناو چوارچێوەی کاری حزبی زۆربیان ڕەنگە وەکو پێویست لە مەفهومی کاری حزبی یا لە ممارەسەکردنی ڕۆژانەی کاری حزبی زۆر سەرکەوتو بەڵێ لە کاتێکە حەزب خۆی بەشێکە لە کۆمەلگای مەدەنی لە تەوعیەکردنی خەڵک لە دروستنی ڕایگەشتی باشە ئەمە خەتای خەڵکێک کە خەڵکێک وایە حەزبێک هاتووە دیعاە کە هەر هەموو حەزابەکان کە ئێمە کۆمەلگا پێشەخەین هەمجار تۆ ئاڵێ خەتای کۆمەلگایە ئازانی بێگومان خەتای کۆمەلگایە نەک لەوەی کە تاک مقەسرە یا فلان و فیسار گروپ مرحلەکە قۆناغەکەی کادەرەکانی تەوعیە بکە پێ بگەین بێگومان بەڵام تۆ سیر بکە حزب وەسیلەیەکی ممارەسەکردنی سیستەمی دیموکراسیە یعنی کە یەکێک لە کەرستەکانی بەڕێوەبردننی پرۆسی دیموکراسیە لە وڵات دەتوانێت پرۆسی دیموکراسی کە شیاو بێ گونجاو بێ دەستەبەر بێ ئەم حیزبانە زۆر بە تەندروستتر ممارەسی پرۆسی دیموکراسی دەکەن لە هەمان کاتیشدا ئەحزابی قەومی یاخود دەوڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهانی سێ جارێکی دی ئەرچی حزبەکان زۆر قورستر دەبێت چونکە هەر ئەوان دەبێت جارشکە دیموکراسی لە وڵاتە بەرهەم بێنەوە هوشیاریەکە دروست بکەنەوە خەڵک بەو ئاراستە تاو بدەن بۆی دیموکراسی و مەدەنیەت بەرهەم بێنن ئەرچی کۆمەلگا ڕۆژهەڵاتیەکان زۆر سەختە لە دوای سەر هەڵدان ئەم حزبانە بۆن سیستەمی ئیداری لەم کوردستانە دروست کرد لە 93 قانونی ئەحزاب دەرچووە لە کوردستاندا
ینی هەموو شتێ بەدەستی ئەم حزبانە گوام جەوا ئەم دیموکراسی حزبانە توانیویانە زۆر قۆناغ ببەنە پێش لە مەسلەی دیموکراسی هەڵبژاردن یەکێکە لەو بوارانەی کە لە دیموکراسیت ممارەسە دەکەن بەڵام هەڵبژاردنەی بەبێەوە خەڵکێکی تەوعیە ئەزانی چۆنە ئەمە پێویستی بە وەکو کاکدۆر باسی کرد پێویستی بە گۆڕینی جیلە پێویستی بە هوشیاری بەردەوامە پێویستی بە پەروەردەکردنی بەردەوامە ڕەنگە بەهۆی هەبوونی بارودۆخی بە هەورازوون شێوی بەردەوام حزبەکان نەیانتوانی یاخود سەرکەوتو نەبوونە لەوەی کە جانبی هوشیاری و پەروەردەکردنی بەردەوام وەکو پێویست بپژێنەوە کاکدانا لە کوردستاندا حتا ئاڵێن ئەحزابی سیاسی بە تایبەتی ئەو حزبانێکە دیارن کە نفوسیان هەیە لە پەرلەمانی کوردستان جوگرافیایی کوردستانیشدا بەشکراوە لەهجەشدا بەشکراوە بۆ نمونەیەکەتی نیشتیمانی کوردستان لە دەڤەری بادینان ئینتیلاقی کردووە بۆ سلێمانی بەڵام تا ئێستاش نەیتوانیەوە پێشێن پێخۆی لە دەڤەری بادینان بکاتەوە لە زۆر ناوچەیتر ئەنی زیاتر هەندێک حزبەیە بەگشتی حزبەکان حزبی ناوچەینە نەتوانیەوە ببنە حزبی سەرانسەری لە کوردستان سیقی هەموو خەڵی بەدەستبێنن بوو وڵا زەنچە تعریفێکی چاودێرێکی بیانی هەیە بۆ حزبە کوردیەکان بە تایبەتی حزبەکان گەورەکانی باشوور دەڵێ ئەمانە حزب نین بەڵکو فدراسیۆنی خێڵەکانن تا حدێک دەتوانین بڵێنەوە حقەتش تێدایە بۆ مانایکە ئەگەر بیبەستینەوە بۆ قسەی زەنابێت بە مەسەلەی جوگرافیاوە دەتوانین بیبەستینەوە بە خێڵەکانیشەوە لەبەرەوەی خێڵەکان هەریەکە و دابەژون بەسەر جوگرافیایکی دیاری کراودا و بۆیە دەتوانین بڵێن تا ئێستاش نانتوانیوە ئەو حیزبانە گەورانە خۆیان لە پەیوەندی خێڵەچەکان دەرباز بکەن ئەمە حقەتێکە و بۆش بە هەمان شێوەیە کە دەبینیت کە لە ناوچەیەک بەهێزن لە ناوچەیەکتر بەهێز نین ئەمە حقەتێکە بەڵام من تێگەشتێکی بەڕاستی جیاوازم هەیە لەوەی حیزبە کوردیەکان بە شێوەیەکی گشتی دەتوانم بڵێم لە تەجروبەی شاخ ئەگەر سەرکەوتو ببن هەستەندە لەوێش سەرکەوتو نەبوون بە تاوی بەڵام تاو شکستی خۆیان نیشاندا لە تەجروبەی شاردا نەبوونە هۆی ئەوەی کە سنارخان باسی دەکات مەسلەی پەرەپێدانی دیموکراسی بە پێچەوانەوە وەسیلەیەک بوون بۆ ئەوەی کە پاشەکشە بە دیموکراسی بکەن یەکەتی نیشتیمانی کوردستان ئەندامێکی کارایە لە ڕێخەرای سوسیال ئینتەرناشنال خۆی حزبێکی شیشل دیموکراتە وڵێ و تو ئاڵێ ئەم حزبانە زیاتر فۆرمێکی خێلێکیان وەرگێتەوە ئەی بۆ ئەو هەموو ناوە ئەو هەموو ئەندامبوونە لە ڕێکخراوەکان و ئەو هەموو پەیرە و پرۆگرامە بوو تا ئێستا من بە پێچوانی دکتۆر ئەگەر من باسی ئەو مۆدلە حزبێکە لە هەرێمی کوردستان هەیە بیکەم من پێم وایە بەڕاستی مۆدلێکە لەسەر بنەمای سیستمی یەک حزبی دروست بووە بۆ مانایکە هەموو حزبەکان شمولین دەبینیت بۆ هەموو ئەوە یەک مەکتەبی تایبەتیان هەیە بۆ هەموو بوارێک نازام چی تایبەتیان هەیە وەک ئەوێنە ئەوانە دەوڵەت بن لە ناو دەوڵەتدا حزبی شمولی و حزبی تۆتالیتار بەو شێوە من پێم وایە تا ئێستاوانە ناتوانیوە من یەک شتت پێ بڵێم ئێمە ئایدۆلۆژیا بەڕاستی دەورێکی ئەوتۆنیە لە لای حزبەکانی ئێمە ئەوەی تۆ جەناب نمونەیەک تێناوە سوسیال دیموکراتە ئیدعا بۆ لیبرالیزم دەکات کۆنسەرواتیڤە ئیدعا بۆ سوسیال دیموکراتی دەکات جا بۆیە تا ئێستا مەسەلەی ئایدۆلۆژیا لە لای ئەو حزبانە ئەوەی نەبووە با بڵێن یەکلا نەبووەوە ساغ نەبووەوە باشترین نمونەشمانەوەیە کە پاشەکشەی حزبی شوعی لە قیمەوە گەشت ئەو حزبێک کە ئێستا بەو شێوەیە ئەوە نیشانی ئەوەیە گەشە سندنی چینایەتی لە هەرێمی لە کوردستان بە شێگشتی بەو شێوەیە نەبوو ئەوەی کە لە ڕۆژئاوە ئێمە بینیمانەجا بۆش دەبینین حزبەکان لەسەر بنەما ئایدۆلۆژی دروست نابن تا ئێستا لەسەر بنەما یان ناوچە یا خێڵ یا تا بەرژەوەندێکی دروست کەواتە دکتۆر ئەگەر زۆر بە کورتی ئەو شێوازێک کاکداناڵێت ئەو حزبانەیە ئەو تعریفێک کە خۆی بوو کرد سەرنجی تو چییە بە تایبەتێک ئەوش بکەمە پرسیار حزبەکانی کوردستان لە پەیرە و پرۆگرامیان هەیە هەر دو ساڵێ چەند ساڵی کۆنگرە ئەنجامدان بوو نمونەیەکەتی 41 ساڵ تەمەنیەتی تو کۆنگرە ئەنجامداوە هەنی ئەم مدلە بوو هەڵسی بەڵێ ئەمن بەس تاقیبان لەسەر قسەی کاکدانە ئەو مەسلەی خێڵ مەسلەی عشیرەت دەوری هەیە لەسەر ڕێخستنی ئەحزاب سیاسی یعنی ئەمە دەبێ بزانین کە ڕێخستنی حزب ئەو هەیکەلێتی کە دروستی دەکا هەندێک ژینگە هەیە عشیرەت دەوری هەیە زیاتر بۆ ڕێخستن یعنی دەورێکی ئیجابی هەیە سیستەمی هەڵبژاردننیش شێوازی سیستەمی هەڵبژارد بۆ نمونە لە هەرێمی کوردستان لیستی داخراو لیستی کراوە دەوری هەیە لەسەر دروستبوونی ئەم تەوەجوها عشائریە ئێمە لە ئەکادیمیە مەسلەی عشائری بە شتێکی سلبی لێکی نادەینەوە بە پێچەوانەوە بە شتێکی ئیجابی بەڵام ئێمە سەرڕای ئەوەش هەوڵ دەدەین یعنی ئەو شتە ینی بە قۆناغێکی ئینتقالی لە قەڵەمی دەدەین
بەڵام دەوریان هەیە بۆ گەشتن بە قۆناغی داهاتووی ئەحزابە سیاسی مۆدرێنەکان بە تایبەتی ئەو ئەحزابانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە یەک تێبینی زۆر گرنگەیە مەسلەی حزب لە هەرێمی کوردستان تاکو ئێستا 20 ساڵە 20 ساڵ یعنی ئەگەر لە 96ەوە حسێبی کەی ژیانی حزبی سیاسی بە ڕاستەقینە تاکو ئێستا ژیانی حزبی سیاسی نەوەیەکی دروست نەکردووە کە هەویەی ئەحزابە سیاسی سپاس دکتۆر بەڵێ کاکی براهیم ئێوە وەکو حزبێکی چەپ کە باستەوایکەن کۆمەلگا پێش بکەی بنەمەکانی دیموکراسی لە کۆمەلگا بچەسپێ ئەو بەڕێزانە بەستەوەکەن کە لە کوردستانە تا ئێستا حەزم نەیتوانێنەوەیکی باش پێ بگەینێت بوو نەیتوانیەوە بوو ئێوە بەشێک نەبوو لەوەی کە ئەم ئاراسەیە بگۆڕن ئەم پێم وایە مێژوو ناتوان ڕێڵ جێڕێتەوە ئەگەر چی بۆ چوونی ئینسان لە چەند هەندێک تەحلیلات و تەفسیرات تا حەقی پێ نەدا چونکە ئەو ململانێ چینایەتیە ئەو ململانی ئایدلۆژیە ئەو ململانەی ڕێخستنەکان و پۆختی ڕێخستنەکان و پۆختی کادرەکان و پۆختی بیر و باوەڕەکان و ململانێ لەگەڵ دەرەبەجێت و ململانەیین لەگەڵ مەلەکێت و ململانێ لەگەڵ چەسپاندنی کۆمەلگا بۆ ئەوەی لەسەر داوێن پاچی و دەستپاچی و ڕازگۆیی و سدق و خزمەتکردنی چینایەتێکە بڕاتە پێشەوە لە نیشتمان پەروەریەتە چینایەتەکەی خۆیدا لە نیقابات و سندیکا و شەکەی دەکە فێرمان کردو و پەروەردەمان کردو و تیا ڕۆشتوین و ململانێمە لەسەر کردووە دیفاع لەسەر نان و ژیان و حەق و مەسائلەکانی بکە تا دەگاتە ئەو قۆناغانەی کە کۆماری بەسەردادێ و تا ئەمڕۆژی لەگەڵدا بێ ئێمە لە ڕەوی خۆی هەوڵمانداوە بڕوە بەڵام کارتێکەری تر کاریگەری تر هێز و هەژمونیەتی هێزی تری ناو کۆمەلگاکە دەوری خۆیە جێڕێ لە تەفاعولاتەکانە ئەوەی کە لە دەسەڵاتی سڵتەیەکی مرکزی دەیکە ئەوەی لە سڵتەیەکی ئەقلیمی دەیکە ئەوەی لە محافظەیەک لە ناحەیەک دەیکە ئەوەشی کە ناچمە پاڵڕێیەکەی دکتۆر سەفا لەوەی کە هەموو پەدیدەی خێڵایەتی وەسیلەی پێشکەوتنە یا ئیجابیە لە هەندێک حاڵتدا بربەستە بۆ ئەوەی کە ئەو ڕێڕەوە پێشکەوت و خوازیە نوێیەی کۆمەلگا نەچێتە پێش چونکە بە پێی قاڵبەکەی خۆی کە پێی عادەتی کەواتە لایەنێک کە ناتوانێت ئاراستە بگۆرێت ناتوانێت دەوری خۆی لە ناو کۆمەلگا ببینێ ئەو ڕۆژ بە ڕۆژ بچووک ئەبێتە وەکو پەڕووی ناو ئاو ئەی چ پێویست بە تەواجدیەکە چ پێویست بەو ناوایەکە بەو بە پرسیارەتیەوەکە ئێمە وا دەنوارین کە ئەگەر چی بە عەدەدیش لە فترەیەکدا تەقەڵوس و لەژێر فشاری ئەو هەمووە شەپۆلانە هەبێ بەڵام بیر و باوەڕەکە و سیاسەتەکە و پێشنیار و هەوڵدان و مان بە پاچی و مان بە دۆستی بە سابتی لەگەڵ هەموو لایەنەکانی ناوساحەکەدا خەم خواردنی هەمویان پشتیوانی لە هەمویان بە دوای شکستچوون و لە ناوچوونی هیچێکێ لەوانە لەو قۆناغە تێکۆشانەی کە محتاجی یەکترین لەم قۆناغی ڕزگاری نیشتمانیەدا ئەگەر چی بەرەو سەرمایەداریەتێکی مشەوە هیچ بڕوە لە قۆناغێکی دەرەبەجێتی مشەوەهەوە لە دەستێکەڵی ڕژێمەکانی دەوروبەر و حاکمیەتی بەغاوە بۆیە دەبێ ئێمە قەناعەتمان وایە ئەو سیستەمە دەڕۆ و گەشەتر پێشکەوتوتر دەبێت بەڵێ دکتۆر عەبدوڵڵا ئێوە وەکو لایەنێکی ئیسلامی کە بڕواتان بە بەنامەکانی ئیسلام هەیە لەسەر ئەوە دەوڵەتداری بکەن لەسەرەوە سیستەم بەڕێوە بن کوردستان فراپێکاتەیەکی موزایکیە لە ڕووی دینیتر هەیە ئەدیانیتر هەیە پێکاتەکانی تر هەیە ئەی ئەمەش بخۆی ئیشکالیاتێک نییە کە ڕوویایەکی وازحتان نییە کە بۆ ئەمە چیتان بوێ بەڵێ لە ڕاستیدا ئەمە وەکو حیزبێکی ئیسلامی لە کوردستان تەنها هەموو ئومێد و ئاواتەکانمان ئەوە نییە بگەین بە دەسەڵات و لە پێناو ئەوەش تەنها لە پێناو ئەوەدا نەمەزراوین بگەین بە دەسەڵات و دەسەڵات لە هەموو کە زۆرگرین بۆ خۆمان ببینە هەموو حزبێکی سیاسی هەوڵ ئەدا لە چارچوەی پێشبەرکەی لەگەل لایەنەکان ڕاستە بەڵام یەکێک لە ئامانجەکانمان بریتە لە وەرگرتنی دەسەڵات ئەمە حەقیقەتە بەڵام کاتێک کە هاتیشیتە دەسەڵات و ئێمە وەک حیزبێکی ئیسلامی هاتینە دەسەڵات مانای وانە هەرچی ئاین و مەزهب و ئایدیا و تێڕوانینی جیاواز لە ئێمە هەیە هەمویان بخەینە خوارەوە و ئیتر تەنها بەرژەوەندی خۆمان و ئەوانەی لە خۆمانەوە نزیکن ئەوە بپارێزین لە ڕاستیدا بەس من ئەگەر ڕوخسەتم دەی بە بڕوای من لە هەرێمی کوردستان شوناسێکی دروست نەبۆ حیزبی ئیسلامی نەبۆ حیزبەکانی تر نییە بە بڕوای من ئەم شوناسە بوونیە ئیشکالەکەی ئەزانی بۆ نییە لەبەرەوەی تۆ سەیری حیزبە ئیسلامیەکان دەکەی جاری وا هەیە وا خۆیان دەگونجێنن ناوی ئیسلامی بوونیان لەسەر
کاڵ دەبێتەوە و حیزبی ئەلمانیش بە هەمانشەوە یا حیزبی نەتەوەی و دیموکراسیش خۆیان وا لێ ئەەکەن لە کاتی هەڵبژاردنەکاندا کە قسە بۆ جەماوەر و خەڵک دەکەن وەک بڵێ ئەمانە لە ئاسمان هاتوونەتە خوارەوە ئەگەر ڕوخسەتم بدەیت لە ئاسمان هاتوونەتە خوارەوە و نوێنەری خوددا و پێغەمبەرن لە ناو کۆمەلگا و مشتەما ئەگەر ڕوخسەتم بدەیت حیزب بەداخەوە لە هەرێمی کوردستان بە شێوەکی گشتی ئەمن باسی ئەەکەم حیزب لە هەرێمی کوردستان یعنی پرۆسی حیزبایەتی حیزبداری لە هەرێمی کوردستان سەرکەوتوو نەبووە لە ڕاستیدا ینی ئەو مۆدێلای حیزبیانەی کە ئێمە هەمانە لارێن کوتان چکە حیزب نابی درۆ لەگەڵ کۆمەلگای خۆی بکە نابی درۆ لەگەڵ مشتەما بکە نابی خۆڵ بکاتە چاوی خەڵک حیزب ئەبێ ڕازگۆبی لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنەکان چ بەڵێنێک بە کۆمەلگا ئەدا ئەمە جێبەجێ بکە ئەمە لەلایە گە ڕوخسەتم بدەیت بەس ئەمە لەلایەکی تریشەوە لە ڕاستیدا حیزبەکان لە هەرێمی کوردستان لە جیاتی بەرهەمهێنانی نەوەیەکی نوێ چێبڕچێ ئەکەن لەسەر دامەزراندنی زۆرترین خەڵک بۆی هەواداریان زیاد بێ ئەمە زەنگێکی مەترسیدارە ئەمە زەنگێکی مەترسیدارە لە ناو کۆمەلگای کوردستان پێویستە زۆر بە وردی هەڵوەستەی لەسەر بکرێ ئەمە لەلایەکی تریشەوە دادگاکانیش حکوومەت دادگا هیچ ڕۆڵێکی نەبووە بۆ چاودێریکردن لەسەر حیزبەکان تا ئێستا هیچ حیزبێکی کوردستانی بانکهێشتی دادگاکانی هەرێم نەکراوە تا ئێستا هیچ حیزبێکی کوردستانی لەسەر پەیڕە و پرۆگرامی خۆی کە لە نێو پەیڕە و پرۆگرامدا بەرنامەی داڕشتووە لێپێچینەوەی لەسەر زۆر پرسیارمە ئەمە ئیسیفادە لەکەن سەرنجی تۆ گەشت بەڕێزان ئەمە بێگومان نوێنەری ئەو ئەحزابانە لە کوردستانەکەوە بینەرن کە چون باسی حەزبێکرێ بەڵێ چنارخە نەگەڕینەوە لای تۆ وەکو دکتۆر عەبدوڵڵا شوتی لە کوردستانە حەزب ئەیەوێ مۆنۆپۆلی هەموو جومگەکان بکە حەزب زۆرترین خەلیک لە دەوری خۆی کوبکاتەوە چ بە تەعینات بێت چ بێ لە دنیای مدرن خەلیک حەزب ئەژێنێ لە وڵاتی خۆمانە حەزب خەلیک ئەژێنێ هەموو کادەرەکانی لە پلەی باڵا ئەمە یەک ڕۆژیش وەزیفەی حکومینە بە وەزیرە بە پلەی وەزیر و عەقید و ئەو هەموو ناو نیشانە تەعین نەکرێ هەمیش کاریاتە بوو بەداخەوە بابەتە چی زۆر گرنگە و زۆر قسە هەڵدەگرێ بەڵام کاتمان نییە و نازانین لەکوێ دەست پێ بکەین و چۆنیش تەوزیحی ئیسیفادە لەو کاتێکین کامانە بەڵێ من ڕەنگە زۆر تێبینیم هەیە لەسەر کاری ئەحزاب و تەنانەت حیزبەکەی خۆشم لە کوردستان بەڵام بەدیدێکی زۆریش نێگەتیڤ سەیری ئایندەی کاری حیزبی تەنانەت ئەم ڕۆژ ناکەم لە کوردستان من پێم وایە ئەو ئەزمموی کاری حیزبێکە ئێمە دەستمان پێ کردووە جا لە پارتی دیموکراتی کوردستانەوە هاوکار لەگەڵ پارتە سیاسەکانی تر ئەزممونێکی زۆر دەوڵەمەند نییە کە ئەزمموی کاری حیزبی لە کوردستان بۆیە لەگەڵ ئەو واقع کۆمەڵایەتێکە لە کوردستان هەبووە جا هەندێک پێ دەڵێ قۆناغی خێڵایەتیمان دەرباز نەکردووە هەندێک دەڵێ ئێمە بە چینایەتی تێنەپەڕیوین ئەوی تریان باسی بارودۆخی ئابووری سیاسی شەڕ هەموو ئەوانە دەکەن ئەمە ئەو واقعەیە ئەو واقع کۆمەڵایەتی ئابووری سیاسیە نەمەتێک لە کاری حزبی لە کوردستان نیشانی ئێمە دەدا کە ئەگەر پێناسی حزب بکەین قەت لە پێناسی حزب ناچێ ئەوەی کە لە وڵاتانی دیکە دەیخوێنینەوە لە ناواخنی کتاب و لێکۆڵینەوەکان ئەمە نموزەجێکی کاری حزبی تایبەتە بە خۆمان کە من پێم وایە تێبینی زۆری لەسرە و ڕەنگە یەکێک لەو ئیشکالیەتانەی کە زۆر جار ئێمە گلەیی دەکەین لە بەرەو پێشبردننی پرۆسی دیموکراسی لە وڵاتی ما یا پرۆسی مەدەنی من خۆم هۆکارەکەی دەگەڕێنمەوە بۆ ممارەسەکردنی دموکراسیەت بە شێوەیەکی تەندروست و پێویست لە ناو ناواخنی خودی حزب سیاسەکانی کوردستان ئەمە یەکێکە لەو ئیشکالیەتانەی کە ئەو خەلەلە هەندێک جار دەبێتە هۆی ئەوەی کە ئیفرازاتەکەی لە دەرەوەی خۆشیدا ڕنگ بداتەوە لە ناو جومگەکان بەڵام من لەگەڵ کاکدانا نیم لەوەی کە ئەو پێی وایە ئەسڵەن پارتە سیاسەکانی کوردستان بە هیچ شێوەیەک بە مطلقی ئێمە بڵین نەبووینە هۆکاریەوەی کە دموکراسی دەوڵاتە پێش بکەوێ یاخود ئەسڵەن دەست پێ بکرێ من تێبینیم هەیە لەسەر شێوازی دموکراسیەتی کە لە وڵاتە هەیە بەڵام من پێم وایە ئێمە شێوازەکمان دەست پێ کردووە بەڵام خەلەلیشمان زۆرە هەڵبژاردنمان ئەنجام داوە بەڵام خەلەلمان هەبووە جومگەکانی دەسەڵات و قەزایی تەشریعی یا جێبەجێکاریمان هەیە بەڵام خەلەلمان هەیە ئێمە دەستگاکانی ڕاگەیاندن لە سەردەمی کاری شاری پارتە سیاسیەکان بە جۆرەها دەستگاکانی ڕاگەیاندن کە یەکێک لە ئەوەی ئێمە ئێستا لەگەڵ جەنابتان دانیشتمە یەکێکە لەو شاشانەی کە پێشی بەشێکن لەو پێوەرانەی کە دموکراتی پێدەژمێردرێ چۆن ئێمە نەبووینە هۆکاریەوەی بۆرای کە پرسیاری منێشتەی باسی ئەلام کرد ئەو حزب سیاسیانە
بێجگەلەوە زۆر جار لە خەباتی سیاسی خۆیانە لە منافسی سیاسی خۆیانە لە ناگونجان چونیەتی ئیدارەکردنی سیستەم عیلاقاتیان ئەگاتە تڕۆپکەی خراپی زۆر جار یەکتر تەخوینەکەن کۆماڵی کەناڵی ئەعلامی هەیە هەرێکیان تەلەڤیزیۆنی خۆیە بەم تەلەڤیزیۆنە حربێکی ئەعلامیەکەن کە ئەمە تەسیر لە یەکەتی کۆمەڵگا لە کاتێکدا لە وڵاتانی بیانی لە وڵاتانی پێشکەوتوو هیچ حزبێکی سیاسی بۆی نییە زۆرترین حزبی سیاسی ئەوەیە من ئەزمموی وڵاتانم خوێند بێتەوە بۆیان نییە دەستگای ڕاگەاندنی تایبەتیان هەبێ بەڵام لە شەرق ئەمە وایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست حزبە سیاسیەکان هیچ دەستگای ڕاگەاندنیە ئەمە نموزەجی کاری حزبیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە کۆمەلگا دواکەوتوەکان کە جارێ دموکراسی تێیدا زۆر باس کاتێک هیوادارین بتوانانی استفاده لێ بکەین کاکدانا لە کوردستان حەزب مۆنۆپۆلی هەموو شتێک کردووە حەزب ئەعلامی هەیە ئەم ئەعلامە بۆ شەڕێکی دژیەکتر بەکاربێنێ لە کوردستانە حەزبە سیاسیەکان لەسەر پرسە نەتەوەی نیشتیمانیەکان خاوەن ڕوئایەکی و بەش خاوەن استراتیجێکی نەتەوەی خاوەن نەخشە ڕێگانینە ئەو هەموو گۆڕانکاریە دڕاماتیکانە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە دەڤەرەکە ئەنجام ئەدرێ باستەوەیەکی کە کورد بەس حەزب حاکمی مطلقە لە حەزبی شەندەی کەس هیچ ئەجندا و هیچ استراتیجێک نییە ئەمە بچە گەڕین بۆچی دەگەڕێتەوە ئەمە بۆ هەیەمە بۆ هەیە من باسی ئەوم کردیان استراکتۆری چەری حزبی کوردی استراکتۆرێکی دیموکراسی نیە بەڕاستی بە پێچەوانەی دیسان سناخانەوە دەرسی لەسەر پرسە نەتەوەی نیشتیمانیەکانی خۆ هەبێ وەکو حزب ئەی چیەکە حزب ببێتە وەسیلەیەک بۆ بەرژەوەندی کۆمەڵێک کەس یا گروپێکی دیاری کراوە بۆ ئیلیتێکی سیاسی ئەو کاتە بەڕاستی هەم بەرژەوەندی حزب مانای نابێ هەم بەرژەوەندی نەتەوەی ئەوەی کە جەنابتان باس دەکەی مانای نابێت جا بۆیە ینی جەنابەت باسی کۆمپانیات کرد وەسفێشیوت کرد زۆر جار دەتوانێت بڵێم دکتۆر عەبدوڵڵا باسەوەیەکی زۆر جار لەوانەیە ینی بەڕاستی لەو تعریفە نزیک بینەوە تعریفە باوەکەش لە ناو خەڵک ئێستا لە هەرێمی کوردستان باس لە دوکان و کۆمپانیا دەکرێت بۆ حزب جا بۆیە کاتێک حزب لە ناو خۆیدا بە پرۆسەیەکی بە پەیوەندیشی دیموکراسی نەبێ تۆ چۆن دەتوانین چاوەڕوانی ئەوی لێ بکەی بتوانانی ئەو کاریگەری هەبێت لەسەر کۆمەلگادا دیسانەوە بەڕاستی من ئەو بیانۆکی باش نبینم کە باز لە مەسەلەی واقعی کۆمەڵایەتی دەکات سنارخان واقعی کۆمەڵایەتی ئەی باشە حزب بۆ دروست نابێت بێ فەلسەفە و ئایدۆلۆژیای خۆی دەسەڵات بگرێتە بەست دوای پیادەی بکات دوای گۆڕانکاری دروست بکات ئەو حزبانە تا ئێستا دەسەڵاتیان لەبەردەست نەبووە بۆ ناتوانیوە بۆ واقعی کۆمەلگا توانیوەتی ئەوان بگۆڕی بۆ ئەوان ناتوانیوە کۆمەلگا بگۆڕێن پێم وایە ئەمە پرسیارێکی زۆر جددیە من پێم وایە ئەوان گرنگی بۆ نادەن بێن کۆمەلگا بگۆڕن بەڵکو کۆمەلگا دێن لەگەڵ ئەوە دەگونجێنن یعنی بەرژەوەندەکانی خۆیان دەگونجێنن ئەوە نییە بێ بڵێ من دەمەوێت کۆمەلگا بەرەو قۆناغی گواستنەوە بەرەو دیموکراسی بەرم ئەوەی کە گرنگە مەسەلە مانەوەیانە لە دەسەڵات مەسەلەوەیە کە پەیداکردنی زیاتری هەوادارە ئەوە گرنگە بەڕاستی دکتۆر سەباکەواتە لە کوردستانە حزبی جەماوەری هەیەکەوەی پێتوری حزبی جەماوەری کە ئیشی لەسەرەوەکە کە کۆمەلگا دوا بخە کۆمەلگایەکی سیاسی لەبەرەوە هیچ تێگەشتێکیان بوو سیاست نەبێ بە پێی بەرژەوەندەکانی خۆی لە انتخاباتە بەرپرسێکی حزبی سەر و سکرتێر بێ هەر ناوێکی تر بێت خیتابێک بخوێنێ معنەویاتی بەرز بکاتەوە خۆی حزبە سیاسیەکان ئەسلوبێک بەکاردێنەوەش پێدانە پۆلیتیکال مارکتینگ کە تەسویقی سیاسیە بۆ ئەو بیر و باوەڕێکی هەیەی ساحە بەتاڵە لە پێشی چۆن کالایەکی ئەتیادی تۆ دیعایی بۆ دەکەی کە ئەوە باشترین پەیڕەوە ئەوە تەسویقی سیاسی دەکەن بۆ ئەفکاریکانی خۆیان ڕبح قازانز بە نسبەت حزب دەنگە چێ دەنگی زیاتر بەدەستبێنێ ئەمە زیاتر قازانز دەکە ئەوە ڕوانگەی اقتصادی سیاسیە بۆ پارتە سیاسیەکان بەڵام یەک شت هەیە کە مەسلەی تەدەخلی حزبی لە ناو مؤسسات یان لە ناو دام و دەستگاکانی حکوومەت لە فەراغەوە دروست دەبێت یعنی کە دوای ڕاپەڕین کە حەزابە سیاسیەکان هات لە ناو کۆمەلگا یەک حاڵەتی زۆر گرنگ هەبوو ئەوش فەراغی سیاسیە بوو بە چ پڕ دەکرێتەوە ئەو فەراغە سیاسیە بە حزب پڕ دەکرێتەوە حزبیش ئەدای ئەوەندەیە ناتوانێت جێگەی مؤسسات بگرێت یعنی ئەو قۆناغی ئینتقالی سپاسەرنجگەشت بەڵێ دکتۆر عەبدوڵڵا ئەمەوێ لەوە دەست پێ بکەم ئێوە باس سەکەن باسیەوەیەکەن کە لە کوردستانە ئیشکالیەکی جددی لە شوناسی ئەم حەزبە کوردستانیەکان لەو پەریچە بوو پەری ڕاست و ئیسلامیەکان و ئیتر هەموو ئازابەکان و ناونیشانەکان هەیە ئیترمە بوو چای گەڕێتەوە ئەو هەموو ناونیشانەوە هەموو هەیە چون ئەمە چارەسەر بکرێت لە ڕاستیدا ئەوە بۆ ئەوەک دەگەڕێتەوە ئێمە لە 25 ساڵی ڕابردوو نەهاتووینە سیستەمەکی سیاسی تۆکمە لە هەرێمی کوردستاندا بڕێژین کە ئەم سیستەمە سیاسیە دەستورێکمان هەبێت ئەو سیستەمە سیاسیە ببێتە بنەمایەک
ئەساس و بنچینەیەک بۆ لەدایکبوونی کۆمەڵێک ئەحزابی سیاسی مۆدرن کە لە دەرەنجامی خزمەتکردنی کۆمەلگا و لە دەرەنجامی دروستکردنی شەقام و پرد و لە دەرەنجامی داهێنانی گەورە بۆ گەنج و وڵات پارێزی و خزمەتی نیشتیمان ئەوانە لەدایک ببن و ئیبراز بکەن لە ناو کۆمەلگادا. لە ڕاستیدا ئەو حیزبانەی کە ئێستا هەن زۆر بەمان تلایە زالیش کە حکمی وڵات دەکەین بە نەفەسی شاخ حکم دەکرێت بە قەڵەمەکانیشمان بە نەفەسی شاخ بە نەفەسی شاخ دەنووسن. باشترین نمونەشمان ئەوەیە کە ئێستا هەموو دنیا چاوی لەسەر هەرێمی کوردستانە فرسەتێکی زێڕین بۆ نەتەوەی کورد بۆ گەلی کوردستان هاتۆتە ئاراوە. ئەم حیزبانە نایەن هەمومان ڕیزەکانمان یەک بخەین لە پێنا و بەرژەوەندی وڵات و نیشتیمان کەواتە لە کوردستان ئەو میلەت ئەکرێتە قوربانی حیزب. دکتۆر ئەمەکەمە پرسیارێک بۆکاکی برایم لە ئینتیفازەیە خەڵک بە دوای حەزبەکان کەوت لە شۆڕەشە بە هەزاران پێشمەرگە شەهید بوون لە ئینتیخاباتەکانە خەرچوو سەر سندوقی دەنگدان هەموو شتێک ئەم خەڵکە بەجێ حەزبەکانەکەن ئەی بوو حەزبەکان نەکو ئێوە ئاڵێن بەم شێوەیە تەعاملەکەنەکە ئەمە بەردەوام بێ چارە نووسی ئەم خەڵکە ئەم کۆمەلگا بەرەو چێڕەوە. کاتێک لە میلەت دەپرسی چۆن بگەمە سەرکەوتن چۆن بگەمە عەدالەتێکی کۆمەڵایەتی دەبێ ئەو سیستەمەی کە داد ناوپیایە ڕۆیشتی ڕاستی کەیتەوە. ئێمە لە سەرەتای هاتنەکەمان و تەنزیمکردنەکەمان کە عێراق ڕووخا دەستوری قاسم کە دەستزمانی قاسم هات هەمومان دەزانین کۆمەلگا چۆن هات دامەزرا کە هاتین لە کوردستانیش ڕژێم گۆڕا دەبووی ئەمە دەستور و قانون و قەراری خۆمان کاتینە شاخ بە یەکەوە هاتین چیمان پێبوو چەندمان پێبوو هەر یەکەمان چۆنمان جێگیر کردبایە و لەوێشدا ئەساسەکەی بە دیموقراتیانە لەگەڵ یەکتر سازمان بدایە بە قاڵبێکی تەقسیمکردنیەکی جیاواز ناتی ناتەبەری بینە ئەوەی تا ئێستا ئێمە کە لێرە ئێمە کە لە 20 ساڵە هاتوین بینەمای ئەساسیەکە لەسەر ئەوە دابنین دەسەڵاتەکە لە دەست مندا بمێنێ دەسەڵاتەکە لە غێری دەستی خۆمدا دڵنیان نابم بەرەو پێشەوە بڕوە معنای نییە حیزبەکەی تریژ نیشتمان پەر سپاس چنارخان ئێوە باسی هۆکارەکان کرد ئێوە زۆر هۆکارتان باس کرد لەوەی کە حزبی کوردستانی چی کردووە چی نەکردووە بەڵام چارەسەر چییە بەڕای تو چارەسەرچێکە کۆمەلگایەکی کوردستانی بگوازێتەوە قۆناغی کۆمەلگایەکی گەشە کردو لە هەموو ناوێکەوە حزبەکانیش هەز بە بەرپرسارەتی بکەن کاری ڕاستەقینەی خۆیان بکەن. کاکدانا دەڵێت چۆن واقعی کۆمەڵایەتی کاریگەری ینی ئێمە هەموو هۆکارەکان بگەڕێنەوە بۆ من وەکو سۆسیۆلۆگێک جەنابیشی سۆسیۆلۆگە ئێمە پێمان وایە واقعی ئیجتیماعی فەرز دەکا زۆر دۆخی سیاسی ئابووری دەخولقێنێ زۆر دۆخی فەرهەنگی دەخولقێنێ بۆیە واقعی کۆمەڵایەتی بە تەئکید کاریگەری هەبووە لەسەر نەمەتی کاری حزبی لەسەر کوردستان لەسەر پەروەردەکردنی کەسەکانی کە کاری حزبی دەکەن چارەسەر چییە؟ چارەسەرەوەیە بێگومان وایە حزبە سیاسیەکان کاتێ حزبی نوخبە بوون خەڵکێکی سیاستمەدار خاوەن فکر خاوەن ئەزمموی کاری حزبایەتی دروست کاتێک هاتە ناو ئەو ئۆرگانانە و منافەسە لە نێوان حزبە سیاسیەکان تەنها لەسەر زیادکردنی ئەندام نەبوو بەڵکو ئەندامی نوخبەوی بوو ئەو کاتە ئەو حزبانە دەبنە حزبی نوخبە و دەتوانن کاریگەریانە بێت لەسەر گۆڕانی کۆمەڵایەتی کە ئەو باسی دەکات ئەمەش لە ڕێگای چی دەبێت ئەمە لە ڕێگای ئەوە دەبێت پێویستە حزبە سیاسیەکانی کوردستان لە ئێستادا تەرکیز لەسەرەوە بکەن کە جمگەکانی حکومڕانی بەهێز بکەن خۆیان قادەی ناو حزبە سیاسیەکان بێنە ناو پەرلەمان بێنە ناو حکوومەت بێنە ناو مؤسسات بۆ ئەوەی لەوێدا مارەسەکانی سیاسی بکەن نەک لە دەرەوەی حزبەکان. کاکدانا زۆر بە کورتی سەرنجی خوب بڵێ من پێم وایە دەبێ ئەو حزبان لە ناو خۆیاندا پێویستیان بە ریفۆرمە بە چاکسازیە پێویستە بۆ بڕیار وەرگرتن بگەڕێنەوە بۆ کادیر و بۆ جەماوەری خۆیان ئەگەر ریفۆرم لە ناو حزب ڕوونەدا ئیش نەکرێ بە پەیوەندی دیموکراسیەکان ئێمە ناتوانین چاوەڕوانی ئەو بکەین ئەو حزبە نادیموکراتیانە کۆمەلگا بە دیموکراتی بکەن. بەڵێ دکتۆر لە کوردستانە زۆرترین بارەگا زیاتر لە بارەگای حکوومەت گەلێ جەرباسێکی ئەحزابی سیاسی هەیە هەرێک ئەڵێ ئەوە 100,000 ئەندام 200,000 ئەندام یەک دنیا خەڵکیان هەیە بەڵام وەکوێەوە شەڵێن حالی ئەحزابەیە ئایا چی بکێت حزب بەم فۆرمە بەم شێوەیە ئەتوانێت کۆمەلگا دەبێت گۆڕانکاری بکرێ لەگەڵ قۆناغی گواستنەوەی بۆ دیموکراسیەتەکی سەقامگیر بەڵام بەرزبوون و نزمبوونی ئەحزابی سیاسی تعبیر لە هەویەی حیاتی حزبی ناکە لەو قۆناغا بەڵکو پێویستمان بە چەند ساڵێکی دیکەیە تاکو زیاتر شوناسی ژیانی حزبی لە هەرێمی کوردستان سەقامگیر بێ و دیار بێ.
بله تماشاوان نيجا وسرنجام میوانین مدید سر احزاب کردستانی بگمان هر یکشان بر پسارتی هیچ بلی کسی که اکادمی لیاوجی دبیجن ام دخوازین باشی که آزاد رأي خال سر احزاب كردستاني بيجين هي بدارم سرنجان جهشت به بيقومان لفر وكو برنامج دابش ام همو جاران بيرو بوچون جدا افكارين جدا و بيكاتين جدا ان كردستاني دي ميوان كين گلك سپاس کو انا تماشاوان مبون و گلك سپاس بو ميوان مجي حتى جارك دند خير خوشاندار